ئەم هاوڵاتیە کە بریکاری دابەشکردنی بەشاخۆراکی مانگانەی هاوڵاتیانە دەڵێت جیاواز لە چەند ساڵی ڕابردوو سەرباریەوەی لە ئێستادا بەشاخۆراکی مانگانە کەم کراوەتەوە لەگەڵ ئەوەشدا هەموو مانگەیەک دابەش ناکرێت و ساڵی ڕابردووش خۆراکی چەند مانگێک وەرنەگیرا ئەمەش نیگەرانی لە لای چین و توێژە جیاوازەکان دروست کرد. ئەڵتی لێ ڕازی نییە ئێسامە ئیمانجی پێنجە مانجی سێ و چوار نییە یەک و دوو بە هەر برنج و شەکر و زەیت هیچیکە نییە هەردووشت هەیە خەڵک هەچی لێ ناڕازیەکە لەم شتێکی دێ گەنە برنج هەیە نەچیکە هەیە لە 2016 برنجمان بۆ نهات یەک برنجمان بۆهاتەوە هەو 2017 ڕۆ چەندین حەوتە ئێستا ئەویش نهاتووە. بەڕێوەبەری گشتی دابەشکردنی خۆراکی سلەیمانی دەڵێت وەزارەتی بازرگانی عێراق لیژنەیەکی پێکهێناوە بۆ قەرەبووکردنەوەی هاوڵاتیان چونکە ساڵی ڕابردوو بەشاخۆراکی 6 مانگ وەرنەگیرا. لە شاری سلێمانی بەڕێوەبەری خۆراکی سلێمانی توانیمان ساڵی 2017 بەلانی کەمە 14,000 تەن شەکر دابەشکەین لەگەڵ تا ئێستاکە بڕی زەیت کە دابەشمان کردووە 10,000 تەن نەگات کە لەم ساڵ دابەشکە ئەمەش برێکی زۆرە و بەپێی ئەوەی کە لە حەسە و داتامان بۆهاتەوە حەسەی 4 مانگ بەڕسمی دابەش کراوە و چاوەڕێشەکەن ئینشەڵا برنجمان بەدەستگا ئەویش دابەشکەین ومێدەوارم کە شاری سلێمانی بە هەموو شێ هاوڵاتیان ئاگادارەکەن کە بڕی خۆراک لە مەخزنەکانمان هەیە و ناومیدیان ناکەین و دابەشەکەین و هەموو کاتێکی ئەتوانی پارسەنگی بازار بم خۆراکە ڕاگرین. ساڵی 2016 خۆی 6 مانگ خۆراک دابەش کراوە بڕی 6 مانگ نەهاتووە بەپی لە دوانێکی جەنای بەڕێز بەڕێوەبەری گشتی بازرگانی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە تەلەڤیزیۆنەکانە ڕایگەیاند لیژنەیەک لە بەغاوەیە بۆ مەسلەی قەرەبووکردنی ئەو مادانەی ساڵی 2016 کە نەهاتووە هەچ کاتێک کە لیژنەکان ئەو کاتان بەپێی یاسا و ڕێنمایەکان بڕیار ئەدەن لەسەر ئەو مادانەی کە چەند هاتووە چەند هاتووە ئاگادارمانەکەنەوە بە نووسا ئێمەش ئاگاداری هاوڵاتیانەکەن کە بڕی قەرەبووکە چەندی بەڵام تاکو ئێستا هیچ نووسراکمان بەدەست نەگەشتووە لەو بارەوە. لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی دابەشکردنی خۆراکی سلەیمانی 3,300 بریکاری خۆراکەیە 1,950,000 هاوڵاتیش خۆراک وەردەگرن. بەڕێوەبەری دابەشکردنی خۆراکیش دڵنیاییدایە هاوڵاتیان کە وەک پێویست خۆراک لە کۆگاکاندا هەیە و دابەشکردنیش بەردەوامی دەبێت.